بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان وخوشوستانم إمام النووي إما صالح تر ليكمن رمضاني مزقوت إمام الشافعية لخزمة إمام النووي جيان من بسر برد لباسي الرجوكاني مذهب إمام الشافعي رضا ورحمة الله عليه لخزمة كتاب منهاج إمام النووي كاتكان من جزران إمام النووي كمال كتاب نسيوة لبر إخلاص زوري إمام النووي هذي بقوتي برتوي بين خوي وخوا جل جلاله. كتاب كاني لنا ضلي همو أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم بهمو قروها كانوا بهمو فكرة كانوا جاقي خوي كردوتو. كتاب كان إمام النووي أو كسي كصوفي بمنهجتي أو كسي سلفي بمنهجتي أو كسي جهادي بمنهجتي أو كسي غير جهادي بمنهجتي أو كسي حزبي بمنهجتي أو كسي لا حزبي بمنهجتي. همو عالمي إسلامي محتاج أم كتاباني إمام النووي بون رضا ورحمة خوي لبي كمال كتاب بون تشرائك الروشن زور روشن. كتاب كان رياض الصالحين إمام النووي بدرجاي ميجوي أمتي إسلامي لدواي إمامه حتى اسم منهج بوكو حديث خين راو خلق لخزمتي أبوه هجمة مصايك آينينية وعظ إرشادي كردبه إلا محتاج رياض الصالحين إمام النووي بوه. كتاب منهاج إمام النووي ككتابك لفقه مذهب إمام الشافعي نسيتي أفرمي أم كتابه بو طالب علم سرتاكاني نسيوه بلام أم كتابه بوتا جيغو اعتمادي طوابي زانيان بتابتي أوشواناني كمذهب إمام الشافعي تيا بقوته بهذا حتى أسج منهجه متكامل أخوان ده. كتابي 40 النووي لحديثة هميشه منهج بو خلق خوێندویان و لەبەریان کردو بە درێژایی مێژوو لە دوای خۆیەوە. کتێبێکی تر لە کتێبە زۆر نایابەکانی ئیمام بریتە لەم کتێبەی بەردەستمان کە کتێبی ئەلئەذکارە. کتێبی ئەذکار ئەم کتێبەیە کە جەنابتان ئەیبینن ئەم کتێبە قبوڵێکی زۆر گەورەی وەرگرتووە لە دوای ئیمام خۆیەوە هەتا ئێستا زانایان وەسیەت ئەکەن بەوەی کە ئەم کتێبە بخوێنرێ بە دەرس، وەسیەت ئەکەن کە هەموو موسڵمانی ئەم کتێبەی لە ماڵەوە هەبێ، وەسیەتەکەن هەموو کەسێک بینە سێرێکی ئەم کتێبە بکە بۆی ئیرتیقای ڕۆحی خۆی پێ بکە بزانێت چۆن ذیکرەکان ئەخوێنێ شەو ڕۆژی چۆن وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببێ. ئێمەش ئەم مانگی پیرۆزی ڕەمەضانە ئەم کتێبە نایابەمان هەڵبژارد بۆ ئەوەی ئەم کتێبە ببێتە سەرەتایەکی زۆر خەیر چەندێک توانیمان خەریکی ئەبین و لە خزمەتیا ئەبین. لە دوای مانگی ڕەمەضانیش بە ئومێدی خوا ڕۆژێک دیاری ئەکەین کە هەر لە خزمەت ئەم کتێبە لە عەسرانە دائەنیشین تاوەکو خوای گەورە بەرەکەت و فەڕ و پیرۆزی ئەم کتێبە بەسەر هەموو لایەکمان و لەسەر ئەم شار و وڵاتەمان ببارێنێ. یەکەم باب کە ئەم ئیمامە بەڕێزە باسی ئەکا بۆمان أفرمي فصل في الأمر بالإخلاص وحسن النيات في جميع الأعمال الظاهرات والخفيات. أفرمي فصل كم باسي أو أكم كخوا جل جلاله أمري كردو بوي كإنسان إخلاصي هبه لبرخاتي خوا كاركا لهرشي كردويا هي كردويا بأشكرائك يا كردويا بپنهانئك أبي إخلاصي هبه أبي ضلي يقلابي بو خوا سرتا بآياتي قرآن أم كتاب دسبئك كخواي قول القرآن أفرمي لسورة بينة وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء. خوا جل جلاله هج أمريكي نكردو هج أمري بإيمان داران نكرا وإلا ويا عبداتي خوا كان بلام عبداتيك بإخلاصه عبداتيك كروي ضليان روقي ضليان لا يخواب جل جلاله. أفرمي لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. آية دوم لسورة حج إمام النووي باسي أكا أفرمي كاتيك تو آجلك سربري خويني آجلك وقوشتي آجلك ناقات أخوا جل جلاله أو دلا أقات أخوا كالتقوى إخواي كدو أم آجلي سربري وأما أقات لا إخوا جل جلاله. أفرمي ابن عباس فرميتي لتفسير أم آياتا فرميتي ولكن يناله النيات نية كان أجن لا إخوا جل جلاله. فرما يشتك من بور روايتك بس ندي خوي إمام حتى وكو سر بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم كأويش فرما يشتي مشهوري
إنما الأعمال بالنيات هرچی کردەوەی ئینسان ئەیکا نیەتەکانی حسابە نیەت خۆت مانوو ئەەکەی بە ڕۆژوو ئەبی نوێژ ئەەکەی زەکات دەرەکەی سەدەقە ئەەکەی لاشت مانوو ئەەکەی سەیری نیەتەکەت کە لەبەر خاتی خوا جێبەجێک وإنما لكل امرئ ما نوى هرچی ئینسان جێبەجێ ئەکات چی بۆ ئەمێنێتەوە ئەوەی کە نیەتی لێ هێناوە جێ بۆ ئەگرێ ئەوەی بۆ ئەمێنێتەوە ئەوەی نیەتی لێ نەهێناوە جێگەی بۆ ناگرێ بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ حتا ویستە خەیرێ بکەی مەیکە جارێ بوەستە بزانە دڵت یەکلا کردەوە لەبەر خاتی خوا اینجا بڕیار بدە خەیرەکەت بکە هەر کارێک کردە وەقفەیەکی تیا بکە وەقفەی نیەت زۆر گەورەیە ئینسان بتوانێت لە هەموو کردەوەیکە وەقفەی نیەت کە اینجا جێبەجێکە نوێژەکەت تۆزێ بوەستە بزانە بۆ چی ئەیکەی بۆ کێ ئەیکەی ڕۆژوەکەت بە هەمان شێواز شەو دانیشە تۆزە لەگەڵ خۆتە بڕیاری بۆ بدە حەجەکەت بە هەمان شێواز عومرەکەت بە هەمان شێواز پێکەنینە بەدە موسڵمانێکەوە ئەبێ لەبەر خاتی ڕەب العالەمین ئیلا ئەو نیەتەی تیا بێت چکە ئەوەت بۆ ئەمێنێتەوە هەر کەس هیجرەت چەند بابەتێکی گەورەیە ئەفەرمێ هەر کەس هیجرەت کە لەبەر خاتری خوا بۆ لای خوا بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەو هیجرەتی بۆ لای ئەوان کردووە ئەگەر هیجرەت کا بۆ دنیایە دەستگیری بێ ئافرەتێ بیخوازێ ئەوە هیجرەتی بۆ ئەوە کردووە کەوابوو هیجرەت چەند پلەیەکی بەرزە ئەگەر ئینسانی ئیماندار ئاگای لێ نەبێ نیەت هیجرەتیشی لەدەست ئەبە واتە طبعا بیرکەرەوە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 300-400 کیلۆمەتر هەندێکیان 1000 کیلۆمەتر ڕێگەیان بڕیوە بۆی هیجرەتکە تونیان بووە ناڕەحەت بوون ئێش و ئازار هاتوۆتە ڕێیان بەم عەمەلە گەورەیان بەم کردەوە گەورەیان ئەفەرمێ ئەگەر هاتوو هیجرەتەکە لەبەر خاتی خوا بوو ئەو بۆ لای خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەگەر هیجرەتەکە بۆ دنیا بوو ئەوە لە دنیا کەسەکە پاداشتی وەرەگرێتەوە بۆ ئافرەتێ بۆ ئافرەت تەواو ئەم ئەعمالە گەورە ئەم کردەوە گەورە ئەبەو شێوازە ئەجر پاداشتەکەی بۆ دیاری ئەکرێ ئەی ئێمە ئیماندار لە نوێژێکمانە لە تاعەتێکمانە لە خوانە لە زەردەخەنەیەکمانە لە لابردنی دڕشێکە لەسەر ڕێگە لە چاکەکارێکە لەگەڵ دایک و باوکە ئەبێت چۆن نیەتێ بێنین ئەبێت چەند ئیخلاص لە دڵمانە جێگیر ببێ مەسائلی هیجرەت زۆر گەورەیە بۆیە ئەو فەرمایشتە تەرکیزی لەسەر هیجرەت داناوە ئەفەرمێ کتێبێک هەیە بە ناوی حیات الصحابە ئەو کتێبەی کان دەهلەویە کتێبێکە قبوڵی زۆر گەورەی وەرگرتووە لە عالەمی ئیسلامیە لێکێک لە عنوانەکانە زۆر سەرنجی تۆ ڕائەکێشێ ئەفەرمێ ئەو ئافرەتەی ئەو کەسەی لە مردن جارێکتر زیندوو بوویەوە هاتە سەر زەوی کە ئەیخوێنیتەوە قسە و داستانی ئافرەتێ باسەکە ئەفەرمێ لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گەنجێکی جوان وفاتی کرد ئەفەرمێ ئەتیادی وفاتی کرد شۆردیان کوفریان کرد دانا لە مزگەوتە چاوەڕێ ئەویانە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تەشریف بێن ئەفەرمێ لەم کاتەیە خەبەریاندا بە دایکی کە کوڕەکەت وفاتی کردو ئەڵێ ئافرەتێ بە پەرێشانی خۆی کرد بەناو مزگەوتە ئەڵێ وتی کوڕەکەم مرد وتیان ئەرە وەڵڵا مرد ئەوە مەیتەکەیەتی ئەڵێ سەری خستە سوژدە سەری بەرز نەکردەوە ئەڵێ کاتێکیان زانی ئەم کفنە جوڵە ئەم کەسە ئەڵێ سەریان کردەوە سەری دەرهێنا کفنەکەی کرد بە ئیزار و پێچای لە خۆیەوە دانیشت ئەڵێ لەم کاتە خەڵکە زۆر سەری سوڕما ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی هێنا فەرمووی ئەوە چی بوو وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم والله نازانین ئەم کوڕە مرد شۆردمان کەفەرمان کرد ئەم ئێستاوە دایکی هاتووە سەری لە سوژدایەوە ئەم کوڕە هەستایەوە ئەڵێ وتی ئەمەت الله هەستا ئەڵێ ئافرەتەیە کەمێکی پێچوو سەری بەرز کردەوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وەستا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێی فەرمووی چی دوود لە دوعاکانتە ئەڵێ وتی والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهێنیەکم هەبوو بینی خۆم و خوا کەس نەیئەزانی ئەبەو نهێنیە دوعام کرد فەرمووی نهێنیەکە چی بوو وتی والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ ئەزانی من ئافرەتێکی مهاجرەم هیجرەتم کردووە بەخوا لە سوژدەکانمە هاوارم کرد خوایە من ئەو ئافرەتەم کە بە تەنها بەبێ مرد بەبێ کوڕ بەبێ برا بەبێ باوک بەبێ کەس بەس لەبەر خاتی ئەم دینەی تۆ لە ماڵی خۆمە هاتمە دەرەوە و ڕێگاکانم بڕی
سەحرام گرتە بەر توونیم بوو برسیم بوو مانوو بووم کەوتم لە جێیە خەری بوو بمرم هەموو دقەیەک چاوەڕێ ئەوە مەکرد ها ئێستا مەلەکول مەوتیەت و کۆتایی بە حەیاتم دێ ئاگەم لە خۆم نەما بورامەوە کاتێکم زانی دۆڵچەیەکی سپی بەر دۆڵچەیەکی فێنک بەرسنگم ئەکەوێت ئەڵێ کاتێ دەسم هێنا سێرەکەم دۆڵچەیە ئاوی زۆر فێنکە کەمێکیم لێ خواردەوە ئەڵێ دۆڵچەکەیان لێ سندم هەستم کرد دۆڵچەکە بەرزە بێتەوە بەڵام ئەوەندە ماندوو بووم چاوم نەئەکرایەوە چاوم نەئەبینی ئەڵێ تۆزێ ئاویان کرد بەسەرما چاوەکانم کرایەوە سێرەکەم دۆڵچەیەک لە ئاسمانەوە یەتە خوار دۆڵچەیەک لە ئاسمانەوە یەتە خوارەوە و ئەدا لەسەر سنگم کەمێکی لۆ ئەخۆمەوە لێم ئەسەنێتەوە بەرزە بێت چەند جارێک ئەمە تاوەکو تێر ئاوم خواردەوە اینجا کەوتمەوە ڕێگا بەخوا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کەس بەمەی نەزانیوە لەو ڕۆژەوە جارێک من توونیم نەبووە ئەفەرمێ هاوارم کرد خوایان من ئەو ئافرەتم ئەو هەموو محنەتەی هیجرەتم قبول کرد و زۆر بەلامەوە ئاسایی بوو مەرگم بەلاوە ئاسایی بوو بەس بەخوا مەرگی کوڕەکەم بەلاوە قبول ناکرێ یا ئیلاهی زۆر پێی ناڕەحەتم ئەم موسیبەتەمە هێنە بەسەرما ئەفەرمێ کاتێکم زانی گاڵە لەناو خەڵکەوە دروست بوو ئیتر سوپاسی خوامە کرد و شکری خوامە کرد کە سرم بەرز کردەوە دەنگی تۆم گوێ لێ بوو وتم با شکرەکە ببڕم لەبەر حورمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هجرت ئەوەندە گەورەیە دەی لە فەرمایشتەکە ئەفەرمێ چی طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەو ڕیواتە ئەفەرمێ فەکەذلک ئودعوا ئەڵێ ئەو پیرەژنە چۆن دوعای کردەوە ئەوە دوعا بکەن یعنی کردەوە ساڵحەکانتان بەرزکەنەوە وەسیلەی کردەوەی ساڵح ڕەتبوونەوەی نییە ئەفەرمێ یەکسەر بەرزیکەنەوە داواکەن خۆیان فڵانە کردەوە لەبەر خاتی تۆ کرد هەر ئیشێکت هەیە خۆیان تۆش ئەوم بۆ بکە ئیلا جوابت ئەداتەوە بۆتەکە خوا جەل جەلاله کەریمە ئەهلی کەڕەمە ئەهلی کەڕەم هەر شتێکی خۆتە باس کرد بە هەزاران قات ئەدەنەوە ناهێڵن کەس کەڕەم کا بەسەر ئەوانە ئیلا پاداشتی کەڕەم ئەدەنەوە بە دەقات و هەزار قات دەیسێر کە هیجرەت ئەمەندە گەورەیە بەڵام ئەگەر هیجرەتەکەت لەبەر خاتی خوا نەبێ بۆ دنیا بێ بۆ ئافرەتێ بێ دەستگیرت بێ ئەفەرمێەوە هیجرەتەکە بۆ ئەو شتەیە و هیجرەتەکە و لێ قبول ناکرێ اینجا ئیمامی نەووی ئەفەرمێ ئەم فەرمایشتە ئەفەرمێ ئەم فەرمایشتە فەرمایشتێکە صحیحە و ئیتیفاق لەسەر صحەتی هەیە و بوخاری و موسلیم ڕیوایەتیان کردووە هەموو عولەما ئیجماعیان هەیە لەسەرەوەی ئەم فەرمایشتە زۆر گەورە و عەظیمە مەداری ئیسلام دەوری ئیسلام بە دەوری ئەم فەرمایشتە ئەسوڕێتەوە هەرچی سەلەفی صالح هەن خەلەف هەر هەموو پێکەوە حەزیان کردووە هەر کتێبێ دابنێن ئەم فەرمایشتە یەکەم جار دەست پێ بکەن و بینووسنەوە ئەی ئەو کەسانی قەڵەمێکتان هەیە لە پێناوی خوایە وەرن بۆ یەک جاریش بێ ئەم فەرمایشتە بە سەنەدەوە بنووسنەوە و وەرن تەرجەمەیکەن بۆ سەر زمانی کوردی لە فەیسبووکەکەتا نەشریک لە پەیجەکەتا دایبەزێن ئەمە ئەبێتە دەواازەی قەڵەمە بپژێ ئەمە ئەبێتە دەواازەیەکی خێر هەموو سەلەفی صالح ئەمەیان کردووە ئەفەرمێ بۆیە عولەما هەموو ئەمەیان کردووە بۆی ئەو کەسێکەوە ئەم کتێبە ئەخوێنێتەوە یا هەر کتێبە ئەخوێنێتەوە ئاگای لە نیەتی بێ ئەو کتێبەش لەبەر خاتی خوا بخوێنێتەوە و هەر کەسێ ئەنووسێ ئەبێ ئاگای لێبێ نیەتەکەی لەبەر خاتی خوا بێ ئەبێ کاتێ ئەم کەلیماتانە ئیمامی نەووی نووسی بێ هەتاوەکو ئێستا ئەم کەلیماتانەی پڕتەوە ئەدا لە عالەمدا ئەبێ چەند ئیخلاص لەگەڵ یا تێکەڵ بوو بێ ئەفەرمێ عەبدوڕەحمانی کوڕی مەهدی فەرموویەتی هەر کەسێ ویستی کتێبێ دابنێ هەر کەسێ ویستی مەقالەیە دەست پێ بکە بە ئەبەم فەرمایشتە دەست پێ بکە چ بە وتن چ بە نووسین دەست پێ بکە ئیمامی خەتابی فەرموویەتی پیاوە گەورەکانی پێش ئێمە شیوخە گەورەکان هەمویان حەزیان کردووە ئەم فەرمایشتە بخەنە پێش هەموو شتێکەوە زۆر ئەم حەدیثیان خۆشویستووە هەموو کردەوەیە بە نیەتەکان مای پاداشتن حەزیان کردو ئەمە بخەنە پێش هەموو شتێک بەمە دەست پێ بکەن بۆ هەموو کردەوەیەکیان ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوا جەل جەلالوه ئینسان ئەپارێزێ بە ئەندازی نیەتەکەی چەندێک نیەتەکەت پاک و جوانە ئەوەندە لەژێر حفزی خوایە و محفوظەتی خوایە هەندێک لە عولەما و پیاو گەورەکان فەرمویانە غەیری ابن عباس فەرمویانە بە ئەندازی نیەتی خۆت چەندێ نیەتێ پاکە خوا ئەوەندە دەدات چەندێ دڵت پاکە چەندێ نیەتت جوانە خوا بە ئەندازی ئەوە پێت عەتاءەکە دەی ئەوە کەسێک کە
ئەتەوێت بڕیاری گۆڕانکاری لە حیاتی خۆتا بدەیت دەست پێ بکە بە فەرمایشتی ئینەمە الأعمال بالنیات. ئەی ئەو کەسێک کە ئێستا خەریکی خوێندنی و دیڕاسە ئەەکەی ئەم فەرمایشتە چەند جارێ لە خزمەتیا بووەسە و دەست پێ بکە ئەمە ئەبێتە دەروازەی خێر بۆ تۆ نیەتت ساخ کەرەوە و دەرگاکانی خەیری خوا لە خۆت بکەرەوە. ئەفەرمێ فۆضەیلی کوڕی عیاض ئەفەرمێ ئەگەر کەسێک کردەوەیکی واز لێ هێنا لەبەر خاتی خەڵکی ئەوە ڕیای کردووە، ئەگەر کردی لەبەر خاتی خەڵکی ئەوە شیرکی کردووە. ئەو ئیخلاص ئەوەیە کە هیچێک لەمانەیتیان نەبێ. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە شۆڕشێ لە ناخمانەوە بکەین بۆی نیەتەکانمان ساخکەینەوە. بەخوا عەزیزانم ئەگەر کردەوەیەکت هەبوو ئەها پیاوچاکی ئەفەرمێت 40 ساڵ لە ڕێزی یەکەمان نوێژمەکە ڕێزی یەکەم ئەفەرمێ ڕۆژێ لە ڕێزی یەکەمان نەبووم سێرەکەم کەسێکی تر مسلمانێکی تر لە پێشمەوەیە حەزم نەئەکرد ئەو لە پێشمەوە بێ ئەڵێ زانیم ئیخلاصەکەم خەلەلێکی تایە چونکە کەسی ئیماندار تەنها خۆی ناوێ هەموو ئومەتی ئەوێ دڵی ئومەتە دڵی زۆر گەورەیە. ئەفەرمێ أولا إخلاص وسطا إخلاص وآخرا إخلاص. إنسان سرتاي كردوي ناوراسي كردوي أخيري كردوي دواي كردوي أبي أقاي الإخلاصي بخوا كردوي واهي لبرخاتي خوائكي دواي أولا منتأكي بشي خويتي أنا هياليتو كردوي هيا لناوراسوا لتيكا تشير رقاكا رقاي شتر أقري تبر چەند داعی بانخواس هەبوون نەمان ڕێگەکەیان لێ تێکچوو چەند مەلا هەبوون زۆر لە ئێمە پیاوتر و باشتر و چاکتر و ڕێگەکەیان لێ تێکچوو. بۆیە ئەوەڵەن ئاخر و ناوەڕاست ئاخر و ئەخیرەن و ئیخلاص ئەخیرەنیش هەر ئیخلاص. واللهی لە سەرە مەرگە لە کۆتایی حیاتە ئەبێ ئەگەو لە ئیخلاصە بێ ئەگەو لەو نیەتەوە بێ بە نیەتێکی زۆر جوانەوە بەرامبەر بەخوا گیان بڕێ. ئەمەندە ئەمڕۆ بەسە لە خزمەت ئەم کتێبە نایابە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار و ئەپارڕێنەوە لێی خوای گیان بەرەکەت و خەیر و جوانی ئەم کتێبە بەسەر دڵ و دەروونمانە ببارێنەوە و ئەم فەرمایشتە پیرۆزە خوایە کە ئێمە لەم کتێبە دەستمان پێکرد لەم مانگی ڕەمەضان و لەم یەکی ڕەمەضانە بیکەرە خەیر و بەرەکەت ئەم مانگی ڕەمەضانەمان بکەرە باشترین مانگ کە بەسەرمانە تێ ئەپەڕێ. خوای گەورە لە گوناهی منیش و ئێوەش ببورێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لمن قبولك وموفق بن يا رب.